ئەمەش بئینسافیە کاتێک کە تۆ ئەبینی خەڵکێک وا ئەڕوانێ لە مزگەوتەکان کە ئەنەما خەریکی پارە خواردن و خەریکی ئەون، بەڵام هیچ چیزی بەڕاستی ئەسلی نییە و کۆمەڵ شتە ڕووی داوە و ئەو شتانش بە سوء الفهم بووە. مزگەوت تۆکو ئازم کردی ڕۆڵێکی زۆر ئیجابی هەیە، حتا بۆ نمونە ئێستا لەم وڵاتانە جۆرێ لە ئازادی زۆر هەیە. ئەم ئازادیە ئەگەر بێت و تۆ دەزانی دووری لە کەس و کاری بەتەنیایە، دائما پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم إن الشيطان مع الواحد وهو من الاثنين أبعد. دائما ئەگەر تا بەتەنیا بی شێتان زیاتر لێ نزیکە. بۆیە حتا ئەوانەی کە تووشی کە ئاب و حاڵەتی ئەبن هۆی ئەوەی کە بەتەنیا ئاژین. بۆیە فعلا مزگەوت دەورێکی زۆر باڵای بینیوە، هەزارەها خەڵک کاتێک کە دێتە مزگەوتەکان بە بەردەوامی ئامۆژگاری ئەکرێن کە دوور بن لە هەموو ئەم گوناهانە. بۆیە هەموو ئەو کەسانێک کە دێنە مزگەوت بە بەردەوامی بەڕاستی زۆر بەکەمی ئایان بینی چوو بێتن بەلای ئەو شتە خراپانەیە. ئەوانەی کە نایەن بۆ مزگەوتە بەڕاستی ئەوانە تێوەگلاون لەو ناڕەحەتیانە. بۆیە بە شکلێکی گشتی مزگەوت بەڵێ لە هەموو ڕوویەکەوە حتا لە ڕووی خێرخوازیەوە تەماشاکەی دەورێکی زۆر زۆر باڵای بینیوە لە هاوکاری لە سەدان خانەوادە لە بێنازەکان، با بڵێن لەوانەی کە هەتیون، ئەوانەی کە نازدارەکان، ئەوانەی کە بێوەژنن، ئەوانەی کە هەژارن، دەستکورتن، لە هەر حاڵێک نەک هەر لە کوردستانی باشوور، لە هەر چوارپارچەی کوردستان، بەڵکە ئەسڵەن بڵێم لە زۆربەی وڵاتە هەژارەکانی عالەمیش بەڕاستی ڕەوەندی کوردی لە ڕێگەی ئەم مزگەوتانەوە دەورێکی زۆر باڵای بینیوە.